درباره وان جورن ایرشان موشکی ین درونی بو سر نافچین جدا جداین هرما کردستان کو به بردامی سر هرما کردستان تینکن ج آلی گروپن لادر ج یاسای ج بو سر کلگهن غازه تینکن هوکار و چاره سرچنه هر وها روشا دهاتی عراق پشتی خوفکشان مقتدا صدر ج پروسه سیاسی لعراق سیناریوین پیکانینا حکومت دهاتی عراق و چاوابن من میوانه برس ناصر هرکی پارلمانتاری بری یه عراقی جه هولیره و دقل مبیتن برس هرکی تو بخیر هاتی دست بی که يعني اف پیامن یا بجن اوه چه جوره مسج و پیامکن لپشت وان جوره ایرشانانه دخوازن به وان جورن ایرشان يعني چه دست کفته که به دست بیخن زۆر سپاس کاک عباس و کاتت باش و کاتی بینێرانی کەی 24 باش ئەمەی کە ئێستا ئێمە دەیبینین کە لە عێراق دەگوزارێ یاخود ئەو بارودۆخەی کە لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان ئەمە نەجاری یەکەمە و نەکۆتا جاریش دەبێ ئەمە بەڵگەیەکە کە ئێمە لە وڵاتێکدا دەژین وڵاتێکە کە ئەو وڵاتێکی لاوازە حکومتێکی لاوازە حکومتێکە داتوانم بڵێم فەشەلی هێناوە لە ئیداری دەوڵەت لە هەمان کاتدا ڕەنگە لە ڕێگا بێ بەرەو ڕوخان چونکە ئەمانە کۆمەلە هۆکارێکن کە وا دەردەخا کە تۆ حەز بکەی لە وڵاتێکی وادای کە دەبینی ئەوانەی کە لە دەسەڵاتن لە حکومەتێکدا کار دەکەن کار بۆ بەرژەوەندی وڵاتانی دەرەکی دەکەن و هیچ ئینتمایەکی نیشتیمانیان بۆ عێراق نییە یاخود دەبینی ئەو وڵاتە پاشی 19 ساڵ نەیانتوانی نە سەروەری هەوایی نەی دەریایی نەی زەمینی بۆ عێراق بگەڕێنەوە لامان کاتدا ناڕەزایی خەلک ڕۆژ بە ڕۆژ ناڕەزایی خەلک بەرامبەر بەدەسەڵات زیاتر دەبێت لە نەبوونی کار لە مەسەلەی گەندەلی لە مەسەلەی نەبوونی ئاسایش لە مەسەلەی شەڕی تایفی و شەڕی عەشایری ئەمانە هۆکارن کە تۆ حەز دەکەی کە وڵاتێکی بەرەو ڕوخان دەڕوا جگەلەوە نەبوونی دەسەڵاتێکی بڕیار بەدەست لە عێراق بتوانێت کۆنتڕۆلی ئەم لایانە نەبکا کە چەکیان بەدەستەوەکەوە ئالۆجی دروست دەکەن کە بەرژەوەندەکانیان لەوە داوە کە عێراق سەقامگیر نەبێت جگە لەوەش مەسەلەن دەبینی متمانە لە نێوانی ئەو گەلە و ئەو دەسەڵاتەدا نەماوە شرعەتی هێزە سیاسیەکان نەماوە کۆمەڵ هۆکارێکی ترن کە نامانەوە لێرە باسی بکەن بۆیە لە ئەما کاتدا پەیامێکە بۆ ئێمە بۆ کورد کە ئێمە ڕاستە هەندێک جار هاوپەیمانەتی لەگەر لایەنێک لە لایەنەکانی عێراقی دەکەن ئێمە بەلایەک و لایەنێکی تر بەلایەک و ئەمە پەیامێکە کە ئامانجی ئەوانە کە قەوەرەی سیاسی هەرێمی کوردستان لاواز بکەن ئیتر چ لە سولێمانی بچ لە هەولێر بچ لە دهۆک بێ بۆی ئەو پەیامە پێویستە ئێمە وەکو کورد ئەم پەیامە زۆر بەوردی دراوسەتی بکەین و سوودی لێوەر بگرین بە تایبەتی لەم قۆناغی کە عێراق گەیشتۆتە بارودۆخێکی زۆر هەستیار و ناسک دەتوانم بڵێم حکوومەتی عێراقی لە مەوتی سەریریدایە پێویستە ئێمە سوود لەو فرسەتە وەربگرین لە داهاتوودا خۆمان ڕێک بخەینەوە ڕێگر بین لە بەرامبەر ئەو ناحەزانەی دەستکەوتەکانی هەرێمی کوردستان بەڵێ کاک ناسەر ئەگەر ئەف حکوومەتانەها حکوومەتێکە لاواز بیتن وەکە جەنابێەوە ئاماژە پێتکەتن حکوومەتێکە کاربڕێکەر بیت حکوومەتێک بیتن نەکاریتن کۆڕێگیری ژوان گرۆپانە بکەتن یان وانە دەستە سەر بکەتن و بتەتە دادگەهێ کەواتە نها عێراق لە هەمبەر پێکانینە حکوومەتێکان نودایە هەنگ بهێڤینە بە ئەمەلن کو دداهاتیدا حکوومەتێک دەبیتن لە گۆڕی خواستەوە هەرێما کوردستانی دەبیت کو بشێتن ڕێگیری ژوان جۆرێن گرۆپان بکەتن کو ێریشی سەر هەرێما کوردستانی نەکەن عێراق ئێستا لە بارودۆخێکی زۆر ئالۆزێکی سیاسیدایە بە تایبەتی پاش کشانەوەی تیاری سەدری لە پرۆسەی سیاسی عێراق پێویستە ئێمە ینی ئەم بارودۆخە ینی بە هەند وەربگرینەوە سوودی لێ وەربگرین بەڕای من پەلەکردن لە پێکینانی حکومات ڕەنگە دەرەنجامی باشی نەبێ و ئێمە ئەو خەلکانێک کە ئێسا لە دەسەڵاتن پێشتیش لەگەرمان بوونەوە و زۆریش لێک نزیک بوونێ بەڵام ئەنجامەکەی هیچ ئامادە نەبوونە کە دان بە مافەکانی خەڵکی کوردستان و یان دەستور بکەنە حەکام و دەستور جێبەجێ بکەن بۆیە بەڕای من
پەلەکردن لە پێکینانی حکومە لە بەرژەوەندی ئێمەدانە ئێستا لایانی ئیتاری تەنسیقی زۆرینەی پەرلەمانی هەیە دەتوانن کە قاعدەی عام زۆربەی یاساکان لەناو پەرلەمان دەنگی لەسەر بدرێ بۆیە بەڕێی من ئەوە باشە کە کورد جارێکی تر ئەم فرسەتە لەدەست نەدا و بە یەک وتار بە یەک خیتاب بە یەک هێز لە بەغدا داکۆکی لەسەر جێبەجێکردنی دەستور بکاتەوە جگەلەوە هەوڵ بدرێ هەندێک یاسا هەن ئەو یاسانە دەربچێن لە پەرلەمانی ئێستا یاخود بەتایبەتی یاسای نەوتوگاز و هەموارکردن و هەندێک یاسا و داکۆکیکردن لەسەر مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان پێش ئەوەی ئێمە بچینە ناو هیچ هاوپەیمانێتێک لە عێراق ئەگەر ئەمە توانیمان ئەوەی بکەین دەتوانین لە حکوومەتێکدا بەشدار بین کە داکۆکی لەسەر مافە دەستوریەکانی خۆمان بکەن ئەگەر نە بەڕاستی ئەمانەی ئێستا کە بەنیازن حکوومەت پێک بینن کە ئەوەی کە لە شەقامی عێراقیدا دەیبینن ڕەنگە شەقامی عێراقی نەمتمانەیان بەو دەسەڵاتە هەبێ و نە شەریعەتێکی تەواویشان هەبێ لە ڕووی هێنانی دەنگ یاخود بەمە با بڵێن لایەنی کەمترین دەنگیان هێناوە ئەمڕۆ بووتە لایەنی زۆرینە ڕەنگە تا ڕادەیەک شریعەتێکی وای لە شەقامی عێراقیدا نەبێت کەواتە چارەسەر چییە کاک ناسەر خەوەر بگرین بتوانین کاک ناسەر ئەف ئەو کارکتەرێن نەهاک و حکوومەتە عێراقێ بتەمانە پێک بینن هەمان ئەو کارکتەرێن بەریان نەهانە کەواتە چارەسەر چییە ji بۆ دەستکەفتنە یاخود جێبەجێکردنا داخوازیên کوردان و دەستور وەکی خۆش بێتە جێبەجێکردن ئێمە چەند ڕۆژ پێشتا جەنابی سەرۆک خۆ بەڕاشکاوی پەیامێکی بۆ خەڵکی عێراق و خەڵکی کوردستان ڕاگەیان کە ئەگەر عێراقیەکان بڕوایان هەبێ و بیانەوێ کێشەکان لە عێراق چارەسەر بکەن ئەوێ بێ دەستور بکەینە حەکەم و ئەبێ دان بە مافە دەستوریەکانی خەڵکی کوردستاندا بێنن ئەمە لەلایەک لەلاکەی تریش چارەسەر ئەوەیە ئێمە هەمومان خەڵکی کوردستان ئەگەر تۆ لە گچکەترین ئەندامێکی لە هەر شارێکی کوردستان بڵێ چارەسەر چییە جاری یەکەمین هەنگاو یەکەمین قسەی ئەوە دەبێ پێویستە کورد یەک ڕێزبی تەبابی یەکدەنگبی بەو پەرتەوازەی کە ئێمە ئێستا لە بەغدا هەمانە بەشێک بەسەر لایەنێک بەشێک بەسەر لایەنێکی تر و بەشێک بەسەر بەسەر تەقریبەن بەسەر 4 لایەندا دابەشبووینە بەڕاستی بەم شێوەی کە هەیە ئێستا لە بەغدا ڕەنگە ئێمە نەتوانین دەستکەوتەکانمان لە پێشتر باشتر بێت بەڕێز ناسەر هەرکی ئەندامێ خۆڵا بەرێ یا چوارێ یا پەرلەمنتوە عێراقی گەلێکی سوپاس کرد لە هەولێری توت گەلمە بووی